عەذرای 14 ساڵان بەم تەمەنەی چاوەکانی پڕە لە ترس و قەدەرێک کە هیچ بڕیارێکی ئەوی تێدا نەبووە. لەگەڵ دایک و دوو خوشک و دوو براکەی مانگونیوێکە لە کەمپی هۆڵی ڕۆژئاوای کوردستان ئەو کەمپەی پڕە لە هەزاران کەسوکاری و خێزانی داعش گەڕاوەتنەوە بۆ عێراق و لە کەمپی جەدعا دەمێننەوە. ئەوان لە بنەڕەت خەڵکی سەلاحەدینن و لە 2015 لەگەڵ هاوژینەکەی چوونەتە سووریا و 6 ساڵ لە کەمپی هۆڵ دەست بەسەر کراون. بە گوتەی دایکی منداڵەکان لە سووریا هاوژینەکەی تەلاقی داوە و نازانێ ئێستا لەکوێ و چی بەسەر هاتووە. سوريا هناك تحل تأذينا فيها. لە سووریا زۆر نەهامەتیمان چەشت لە کەمپی هۆڵ خزمەتگوزاری نەبوو، گیرۆدە بووین، دۆخی ئەوێ زۆر خراپ بوو. لێرە لە عێراق بۆ ئێمە باشترە، ئێرە وڵاتی خۆمانە، هاوکاری و خزمەتگوزاری هەیە. کچەکانمان دۆخیان لە هۆڵ خراپ بوو، لە خوێندن بێبەش بوون. لە ساڵی 2014ەوە خوشک و براکانم نەبینیوە. خوێندن دەمەوێ بخوێنم. کەمپی جەدعا دروست کراوە بە دووری 100 مەتر لە گوندی جەدعای سەربەگەیارە و بە دووری 60 کیلۆمەتر لە باشووری مووسڵ. لە ساڵی ڕابردوو حکومەتی عێراق بڕیاریدا هەموو کەسوکار و خێزانەکانی داعش کە عێراقین و لە کەمپی هۆڵن بیانگەڕێنێتەوە بۆ عێراق و کەمپی جەدعا تایبەت بکات بە ئەوان. بورجیا 8 منداڵی هەیە و خەڵکی قەزای بەعاجە. سوها 3 منداڵی هەیە و خەڵکی سەلاحەدینە. هەردووکیان نزیکی 2 مانگە لە کەمپی هۆڵ گوازراونەتەوە بۆ کەمپی جەدعا. 2016 لە ساڵی 2016 چوینە سووریا و لە ساڵی 2017 چوینە کەمپی هۆڵ. بە هیچ شێوەیەک ئاسایش فراهم نەبوو لەوێ. شەوان کوشتن و سەربڕین هەبوو، نەمان دەزانی کێ دەیکات. لە کاژێر چوارەوە پێیان دەگوتین دەرگای خێوەتەکانتان دابخەن و دادەنیشتین. بە هیچ شێوەیەک نەدەچوینە دەرەوە. کاتێک گوێمان لە دەمەقاڵێت دەبوو نەدەبوو بچینە دەرەوە و دەبوو تاوەکو بەیانی دابنیشین. أول ما طلعنا 2014 10/10 لە دەی ساڵی 2014 چوونە سووریا لە هەفتەی مانگی 5 2017 چوینە کەمپە سووریەکە دەمەوێت لێرە بڕۆمە دەرەوە بگەڕێمەوە بۆ زێدی خۆمان. کەمپی جەدعا کە ناو نراوە سنتەری جەدعا چونکە نۆ ڕێکخراوی نێوخۆی عراقی و هەروەها بیانی ڕۆژانە لە ڕێگەی خولی ڕاهێنان و کۆمەڵێک چالاکیەوە لە هەوڵدان کە دەرونی هەموو ئەو کەسانە ئارام بکەنەوە کە ساڵانێک چیرۆکی ناخۆشیان لەگەڵ داعشدا هەبووە و ئامادەیان بکەن بۆەوەی دووبارە تێکەڵ بە کۆمەلگا ببنەوە و لاپەڕەیەکی سپی لە ژیانیان هەڵدەنەوە. بە گوتەی بەرپرسانیان کەمپا زۆربەی ئەو خێزانانەی کە گەڕێنراونەتەوە کەسێکی نزیکیان ئەندامی داعش بووە. کێشەیەکی گەورە کە بەشێک لە هاوژینەکانی داعش بە تایبەت هەیەە قبوڵ نەکردنەوەیان و وەرنەگرتنەوەیانە لەلایەن کەسوکاریان. ئەو ژنانەی دەگەنە کەمپی جەدعا دەرونیان زۆر ماندووە. ئێمە کار دەکەین بۆ ئەوەی ئایندەی ئەو ژنانە بنیاد بنینەوە. دۆخیان زۆر باشتر بووە، هەڵسوکەوتیان جلوبەرگیان دۆخی دەرونیان کاتێک دێنە کەمپەکە گەورە و بچووکیان جلوبەرگی زۆر داپۆشرا و دەپۆشن، بەڵام ئێستا دەبینین زۆر کراوەترن. احنا حاليا الوجبة الخامسة وصلنا كل وجبة تاوەکو ئێستا 5 کاروان گەڕاونەتەوە کە هەر یەکەیان لە نێوان 90 بۆ 110 خێزان دەبن. بە تێکرا ژمارەیان گەیشتۆتە 606 خێزان. 394 خێزان کەمپەکەیان بەجێهێشتۆ و گەڕاونەتەوە شوێنی نیشتەجێبوونی خۆیان. بەپێی ئامارینەتەوەی گرتوەکان دانیشتوانی کەمپی هۆڵ ژمارەیان 56,000 کەسە و بەپێی ئاماری IOM 31,000 کەسی کەمپی هۆڵ عێراقین و ئێستا 2467یان گەڕێنراونەتەوە بۆ عێراق. پێام سەربەس ڕوودا و کەمپی جەدعا لە باشووری مووسڵ.